دادگای فیدراڵی هێزێک لە سەرووی حکوومەت و پەرلەمان و سەرۆک کۆماری عێراقیشەوە. ماوەیەکە دادگای فیدراڵی عێراق بۆتە بکوژ و ببڕی دامەزراوەکان و کەوتۆتە وێزەی نارەکانی ئێران لە عێراق. دادگاکە لە سەرووی حکوومەت و پەرلەمان و سەرۆک کۆمار و تەنانەت ئەنجومەنی دادوەریشەوە بڕیار دەدات و قسەی سەرەتا و کۆتایی هەرلای ئەوە. هەرچەندە لە ڕووکەش داوانیشان دەدرێت دادگاکە کار بە یاسا و بنەما دەستوریەکان دەکات و ئەوەی دەیکات کاری دادگایەکی باڵایە، بەڵام لە ناوە ڕۆکدا جوڵە و بڕیارەکانی دادگاکە شتێکی ترن. بە جۆرێک پیادەکردنی دەسەڵاتەکانی هەموو دامەزراوەکانی دیکەی لە عێراقدا شاردۆتەوە و کەس بۆی نییە قسەی تێدا بکات. بە جۆرێک هێندە زیادەڕەوی لە دەسەڵاتەکانیدا دەکات کە تانەی هاوڵاتیەک دەکات بە کەیسێکی گەورە دژی قەوارەی هەرێم. دادگاکە ماوەی 2 ساڵە ڕووی چەقوشەکەی بە ئاراستەی هەرێمی کوردستاندا گۆڕیوە و نزیکەی 10 بڕیاری مەترسیداری دژی هەرێمی کوردستان دەرکردووە. دادگاکە فرۆشتنی نەوتی لەلایەن هەرێمەوە ڕاگرت، پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە، دەستکاری یاسایی هەڵبژاردن و نەخشەی هەڵبژارنەکانی هەرێمی کرد، بەڵام لەسەر بودجە و موچەی هەرێم بڕیار دەدات کەچی بەغدا پێوەی پابەند نابێت و فزەی لێوە نایەت. ئەم ماوەیە دادگاکە ڕاگەیاندراوەکانی زیاترن لە بڕیارەکانی، بە جۆرێک چەندین ڕاگەیاندرا و ڕوونکردنەوەی لەسەر گرفتەکانی هەرێم و بەغدا بڵاو کردوتەوە کە ئەمەش ئاماژەی ناڕوونی بڕیارەکان و لێکەوتە خراپەکانی ئەو بڕیارانەیە کە دەیدات، چونکە بڕیاری دادگا دەبێت ڕاست و ڕەوان بێت و پێویست بە هیچ ڕوونکردنەوەیەک نەکات، بەڵام نیەتە سیاسیەکانی پشت بڕیارەکانی دادگاکە بە جۆرێک دیارن کە ناتوانرێت بشاردرێتەوە و دوای هەر بڕیارێک دژی هەرێمی کوردستان سەرۆکی دادگاکە یان بە ناوی دادگاکەوە ڕوونکردنەوە و لێدوانی دیکە بڵاو دەکرێتەوە. هەر سەرۆکی دادگاکە بوو لە ئوردن ڕایگەیان کە جگە لە کاری یاسایی و دەستوری دادگاکە کار بۆ پاراستنی یەکپارچەی خاچی عێراق و بەها نیشتیمانیەکان دەکات و ڕێگە نادرێت هیچ پارێزگایەک و ناوچەیەک بە هەرێمبوونی خۆی ڕابگەێنێت جگە لە هەرێمی کوردستان بێ ئەوەی هیچ کەسێک لە عێراق بێتە وەڵام و قسە لەسەر لێدوان و پەیامە سیاسیەکەی سەرۆکی دادگای فیدراڵی بکات، هەروە تێپەڕی یان بپرسێت پیاوی دادگا و یاسا چۆن قسە و لێدوانی سیاسی لەو شێوەیە دەدات. ئەوەی بەڕوونی هەستی پێدەکرێت کاریگەری و هەژمونی ئێرانە بەسەر بڕیارەکانی دادگاکەوە. بە جۆرێک زۆربەی بڕیارەکانی دادگای فیدراڵی ڕووی لە نەیارەکانی ئێران و ئەو دژبەرانەیە کە لە عێراقدا هاو ئاوازی سیاسەتەکانی ئێران نین. دادگای فیدراڵی کە سەر بە ئەنجومەنی دادوەریە و پەرلەمانی عێراق هەڵی بژاردووە، ئێستا نەحساب بۆ پەرلەمان و نەبوو ئەنجومەنی دادوەری و تەنانەت حکوومەت و سەرۆکایەتی کۆماریش دەکات. دەسەڵاتەکانی بە جۆرێک پیادە دەکات کە ناگەڕێتەوە بۆ دەستوریش، نەک هەر ئەمە بەڵکو قسەش لەسەر هەموارکردنەوەی دەستور دەکات. چەکوشەکەی دادگای فیدراڵی پێچەوانەی فیدراڵیەتی عێراق دەجوڵێنرێت و بە بڕیارەکانی دەیەوێت مەرکەزیەت لە عێراقدا بچەسپێنێت کە ئەمەش دژی ئەو سیستەمە فیدراڵیەیە کە عێراقی دوای ڕژێمی پێ دروست کرایەوە و بەم هەنگاوانەشی ڕۆژ بە ڕۆژ دامەزراوە حکوومیەکانی عێراق لاواز دەکات و لە بەرامبەریشدا ئێران و شیعە وەلاییەکانی سەر بە ئێران زیاتر و زیاتر بەهێز دەکات.